بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق وادەی هەڵبژاردننی پێشوەختەی دیاری کرد. هەڵبژاردننی پێشوەختە بۆتە بابەتێکی گەرم لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هەڵبژاردننی پێشوەختە چیە دەکرێت هەڵبژاردننی پێشوەختە لە مانگی حوزەیرانی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت و بربەستەکانی بەردەم هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق چین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکەمان دکتۆر سعید کاکەی ئەندامی پێشووی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. موعدا لإجراء الانتخابات النيابية المبكرة. چەند ڕۆژێک لەمەوبەر مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی داهاتووی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەخت دیاری کرد. با بۆچوونی شارەزایانی یاسا دیاریکردنی ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت لە دەسەڵاتی سەرۆک کۆماردایە. باپی بڕگەی یەکەمی مادەی 64 دەستوری عێراق دەبێت سەرۆک کۆمار ڕەزامەندی لەسەر داوایەکی سەرۆک وەزیران بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بدات، ئەمەش بە دەنگدانی ڕەها واتە 166 ئەندامی پەرلەمان دێتە دی. باپی هەمان بڕگەی دەستور یەک لە سەرسەی ئەندامانی پەرلەمان داواکاریەک بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان پێشکەش دەکەن. ئەگەر زۆرینەی ڕەهای ئەندامان دەنگیان پێدا داواکاریەکە جێبەجێ دەبێت. هەروەها باپی بڕگەی دووەمی مادەی 64 دەستور دوای هەڵوەشانەوەی پەرلەمان سەرۆک کۆمار داوای ئەنجامدانی هەڵبژاردن دەکات کە لە 60 ڕۆژ تێپەڕ نەکات، حکوومەتیش دەبێتە کاربەڕێکەر. لای خۆشیەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەی خۆی دەربڕیوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت لە مانگی حوزەیراندا بە مەرجێک یاسای نوێی هەڵبژاردن و دادگای فیدراڵی پەسەند بکرێن و بودجەی هەڵبژاردن خەرج بکرێت. باپی وتەیەنی سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تێچووی هەڵبژاردننی پێشوەخت پێویستی بە 250 بۆ 300 ملیۆن دۆلارە. هەرچەندە پرسی هەڵبژاردننی پێشوەختە بابەتێکی گەرمی نێوان لایەنە سیاسیەکانی عێراقە، بەڵام کۆمەڵێک لەمپەریشی لە بەردەمدا هەیە. تاوەکو ئێستا یاسای نوێی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پەسەند نەکراوە و بازنەکانی هەڵبژاردن لەسەر ئاستی قەزاکان یەکلا نەکراونەتەوە. هەروەها دادگای فیدراڵی کە بەپێی دەستور ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان پەسەند دەکات لە ئێستادا ناتوانێت کۆبوونەوە ئەنجام بدات بەهۆی ئەوەی یەکێک لە ئەندامەکانی خانانشین بووە. دادگای فیدراڵی بە سەرۆکەکەیەوە لە 9 کەس پێک دێن و دانیشتەکانیشی دەبێت بە ئامادەبوونی هەمووان بێت. لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە 12 ئایاری 2018 بەڕێوەچوو ساختەکاریەکی زۆر ئەنجام دراوە، کەمتر لە 30 هاوڵاتیان بەشداریان تێدا کرد. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆر بەخێربێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆیەوە جەژنی بەڕێزتان و جەژنی بینەرانیش پیرۆز بێت. سپاس دەکەین. سەرەتا بالۆ دەست پێ بکەین وەکو ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران ماویت یاخود ناچووکە ئێستا لەو نۆ کۆمیسیارەی کە لە کۆمیسیۆنی هەڵبژاردن بڵین دەست بەکارن بە کۆبوونەوەکە دەکەن بەڕێسی تیا بەشداری ئەوانەی بیکە لەگەڵ بەڕێزیشتی بوون خانەنشین کرا. بەڵێ من بەپێی یاسای ژمارە 31 ساڵی 2019 کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بەپێی مادەی 25 بڕگەی ئەلیف دەبێت خانەنشین کرێن. خانەنشین کرێن یا کارێکی هاوتامان پێ بدرێت لە حکوومەتی تەنفیزی بەڵا. ئەوەی کە کرا سەرۆکایەتی پەرلەمانی عێراق 8 کەسەکەی 8 هاوڕێکانی منی خانەنشین کرد، دوانیان بوون بە وەکیل وەزیر لە وەزارەتی پەروەردەیەکی ریشیان وەکیل وەزیری تجارەیە. ئەوەی من ناوی منی دیانە بوو. بە ئێستاشەوە چەندین جار داوام خانەنشین نەکراوم و ئیعفاش نەکراوم. موچەکەش تەر پێ نادرێت. موچەکەشم ئەمە نەک لە یەکی یەکەوە بەڵکو لە یەکی 8
2900 موچەکەم ڕاگیراوە لە یەکێشتی 2009 2009 بڵێ لە یانزەی 2010ەوە نیو موچەم بڕاوە یعنی بە خێرۆمەن و یارمەتی کەس و کار و برادرانەچی بۆچی هۆکاری چیە کە نەخانەنشینیان کردی ساڵێکیشە موچەکەیان بڕیوی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکان زۆرن یەک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە من ڕوبەڕووی پرسی تەزویر بوومەوە تەزویرەکانم کەشف کرد خروقاتی ئیداری و قانونی و فەنیم ئاشکرا کرد و داوای ئەوەم کرد کە هەڵبژاردنەکان لە هەموو عێراقا یا هەڵوەشێتەوە و یاخود لایانی کەم ئەو هەش پارێزگایی کە ڕێژەی تەزویرەکە زۆر بوو هەڵبژاردنەکان لەو هەش پارێزگایە دووبارە کرێتەوە لە زمنیان سێ پارێزگاکانی هەرێم بەڵام ئەوەشیان نەکردی تر خۆتە ئاگاداری سەحبی یەدیان بۆ کردم سەحبی یەدەکە سکاڵام لە دادگا تۆمار کرد دادگا نەک تەنها سەحبی یەدەکانی ئەلغا کردەوە بەڵکو ئەو مەجلیسە تەحقیقیانەی کە بەتەما بوون لەسەر منی دابنێن و بە پاڵپشتی پەرلەمان ئەوانەشی ئەلغا کردەوە و تەمیزیان کردەوە تەمیزەکەشم بردەوە ئاخرشت مانگی 5 ڕۆژەی مانگی 5 2020 ڕۆژەی کە کازمی بوو بە سەرۆکوەزیران 75 ئەندام پەرلەمان واژۆیان کۆ کردەوە بۆ ئەوەی کە ئەو غوبن و ناحەقی بەرامبەر بە من کراوە لەسەرم هەڵگیرێت و یا خانەنشین کرێم یا وەزیفەیەکی تەنفیزیم پێ بدرێت و ئستحقاقی مالی و هینەکانم پێ بدرێت بەڵام تا ئێستا سەرۆکی پەرلەمانە و جێگرەکانیان ینی پێشێلکاری لە یاساکەن و یاساکان جێبەجێ ناکەن باشە ینی سەرۆکی پەرلەمانی عێراق و جێگرەکەشی بڵین لە جێگرەکەشی بێەوەی ئێوە دەکەن بەڵێ گرەی شتێ لە فراکسیۆنەکانی دەرەوەی پارتی ویکێتی کێشەکە ئەوەیە کاتێککە تۆ ئیدعایەوەکەی کە تەزویری لێکرەوە دەبێت پابندبی بەو ئیدعای خۆتەوە ڕازگۆبی لەگەل بینەران تا ڕازگۆبی لەگەل ئیدعاکەی خۆتە ئەوەی پشتی منیشکان و ناچاری کردم کاتی خۆی من بڵێم داوای لێبرد نەکەم لەو کۆمسیارە تەزویرچیانە چونکی ئەمان ڕۆشن سوێنی یاساییان خوارد لە پەرلەمان بوون بە ئەندامی پەرلەمان کاتێککە تۆ ئەڵەی تەزویرم لێکراوە دەڕۆی قبولی واقعەکە دەکەیت و ئەندامەکەت دەبێتە ئەندام پەرلەمان ینی واتا تەزویری لێ نەکراوە ئەمەش هەڵوێست و پێگەی منی لاواز کرد کە هەڵوێست و پێگەم لاواز بوو وتم هاتن وتیان کاکە بەڵگەت لە سەرمانەیە کە ئێمە بە نووسرا و بە کارمەندەکانمان وت بێت وەرە تەزویر بکەن وتم نەخێرەوەم نییە وتی دەکەواتە یادە دەنیان دادگا و یاخود دەبێت داوای لێبردن ماڵێ بکەی وتم باشە بەسەر چاو داوای لێبردن لە گەورەیەوە دێت من تا ئێستا بەڵگەیەکی نووسرا و بەدەستی ئێوە درابێت بە کارمەندێک لە کارمەندەکانی مفەوەزیە کۆمسیۆن کە داواتان کرده بێت تەزویر بکەن ئەوەم لانیە بۆیە ئەگەر وا هەست دەکەن کە من ئەتکی ئێوەم کرد بێت و یاخود تەشیرم بە ئێوە کرد بێ من داوای لێبردن دەکەم بەڵام داوای لێبردن دەکەم مەرجدارە هەر کاتێک ئەو بەڵگانم دەستکەوت من ئەو بەڵگانە دیش بە ئێوە بەکاردێنم و دیش بە کۆمسیۆن بەکاردێنم ئەوەیان لێ بڕی بوو ینی من لە خلالی 45 دقیقا باشە هەموو شتەکانم کە دوای بەڵگەکانت دەستکەوتن لەو 45 دقەیە تەنها دقەیەک و 12 سانیەیان بەکارێناوە کە من داوای لێبردنکەیان لێ باشە دوای بەڵگەکان دەستکەوتن ئەلبەتە ئەو بەڵگانە لە مانگی نۆ کارمەندێک لە کۆمسیۆن لە یەکێ لە نووسنگەکانی کۆمسیۆن وتی کاکە ئەم بەڵگەیەم لایە وتم باشە بیبە بۆ نزیکترین لایەن کە ئیدعای ئەوە کا تەزویری لێکراوە بیبە بۆ ئەوێ ئەویش بردبووی بۆ ئێ دوای 3 مانگ چەندین جار لەو لایەنە داوام کرد کاکە کوا بەڵگەکان تویان وڵا کەس بەڵگەی بۆ نەهێناوی ناچار بە دزیەوە ئەو برادەرم بینیوە هێناوێتی بەڵگەکەی پێیان کە بەڵگەی پێدام دانیشتوم خۆم بەدەستی خۆم مانگونیوێکی ڕێک لە ماڵەوە ئەو داتایانەی کە تۆمار کراون لە ڕۆژی جیاکردنەوەی دەنگەکان بەدەستی لەگەڵ ئەو داتایانەی کە لەسەر هاردرایڤەکانە دەنگ بە دەنگ کە دەکاتە نزیکەی 18,000 دەنگ بە دەنگ خۆم بەراوردم کردوون و جیام کردوونەتەوە ئاکامەکانم دەرێنا
ئەو ئاکامانەم کرد بە پاوەرپۆینتێک هێنام یان بەڕێز کاک عومەری سەیعەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هێنام بۆ مامەسا عەلی باپیر بردم بۆ سەرکردایەتی یەکگرت و بردم بۆ لای کاک شاسوار بۆ ئەوانەی کە دەیانگوت ئێمە تەزویرمان لێکراوە تەنانەت بردیشم بۆ پارتیش بۆ ئەو لایەنانەی کە ئیدعایەوەیان کرد بوو کە تەزویریان لێکراوە بەڵگەکانم پێیانداوتم کاکە ئەوەی لەسەر هاردرایڤەکەی ئەمەیە ئەوەیشی کە بەعدوو فەرزەکە کراوە ئەوەیە فەرمونون سەیری ئەم بەراوردە بکەن ئەوەی کە لە سلێمانی کراوە لە 1993 تەزویر کراوە هەڵبژاردننی 2010 لە 1993 لە 1993 لە ئاستی هەموو عێراقا ڕادەی تەزویرەکە لە 125 بەڵام لە 8 پارێزگا ئاستی تەزویرەکە لە 135 ئەمانە هەمووی بەداتا هەیە و لە کتێبەکەمە لە ماوەی مانگ و دوومانیە کە تەواو بێت ئەمانم هەرو هەموو بە بەڵگەوە بڵاو دەکەمەوە باش بینی سەر هەڵبژاردننی پێشوەختەوەی کە مستەفا کازمی شەشی بڵین ساڵی داهاتووی دیاری کردووە هەڵبژاردننی پێشوەخت چی یاخود دەتوانرێت هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام درێت بەڵێ هەڵبژاردن جارێ لە دەستورە شتێک نییە بە ناوی هەڵبژاردننی پێشوەخت ئەوەی کە هەیە مادەی 64 فقرەی برگەی ئەلیف و برگەی با برگەی یەکەم و برگەی دووەم کە باس لە هەڵوەشانەوەی پەرلەمانەکە کە سێ لە سەریەکی پەرلەمان ئەتوانێت خۆی هەڵبوەشێنێتەوە و یاخود سەرۆک وەزیران بە ڕەزامەندی سەرۆک کۆمار نووسراو دەنووسم بۆ پەرلەمان بۆ ئەوەی پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە لێرە داواتە پەرلەمان دەبێت دەنگ لەسەر بە پێی داواکەی سەرۆک وەزیران و ڕەزامەندی سەرۆک کۆمار پەرلەمان دەبێت دەنگ لەسەر هەڵوەشانەوەی خۆی بدات و دەشتوانێ نەیکات بەڵام ئەوەی کە بەڕێز مستەفا کازمی کردوێتی ئەوەی نەکردو نەڕۆشتەوە بۆ مادەی 64 بەڵکو ڕۆشتەوە بۆ برگەی دووەم لە مادەی حەوت مادەی حوتی دەستور بڵێ برگەی دووەم لە مادەی حەوتی دەستورە چی ئەڵێ سەرۆک وەزیران ئەنجومەنی وەزیران و سەرۆک وەزیران بۆیان هەیە تەحدیدی واتە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بە هەماهەنگی لەگەڵ کۆمسیۆنە تەحدیدی کەن و بۆشیان هەیە ئیعلانی کەن لە میدیاکانە بە مەرجێک لە 90 ڕۆژ کەمتر نەبێت ڕۆژی ئەلانەکە لە 90 ڕۆژ کەمتر نەبێت بۆ هەڵبژاردنەکە واتە دەکرێت 90 ڕۆژ بێت دەکرێت 180 ڕۆژ بێت 270 ڕۆژ بێت یاخود ساڵێک بێت ئەوەی کە بەزستا شکالێتێک دروست بووە کاک دکتۆرە ئێستا بەپی مادەی 64 بێ هەڵبژاردننی پێشوەخت لە سەڵاتی سەرۆک کۆماردەیە چونکە لە مادەی 64 بەرگەی دووە دەڵێت ئەگەر پەرلەمان خۆی هەڵوەشاندەوە سەرۆک کۆمار لە ماوەی 6 ڕۆژ تێپەڕ نەکات بۆادەی هەڵبژاردننی گشتی دیاری ئەو پرسێکی جیاوازە ئەو پرسێکی جیاوازە ئەو کاتێک کە پەرلەمان خۆی هەڵەوەشێنێت و یاخود بە داوای سەرۆک وەزیران و ڕەزامەندی سەرۆک کۆمار پەرلەمان هەڵدەوەشێتەوە پرسێکی ترە ئەمەی کە ئێرەیە لێرە کە باسی دەکەم مادەی حەوت برگەی دووەم کاتی هەڵبژاردننی ئاساییە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنە نە ئاسایی نییە دەکرێت ئاساییش بێت چونکی لە برگەی یەکەمە باسی ئەوواکە دەبێت پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە 45 ڕۆژ پێش تەوابوونی دەورە فعلیەکەی باشە ئەوە برگەی یەکەمە برگەی دووەم باسی ئەوواکە کە تەحدیدی ڕۆژی هەڵبژاردنەکە چۆن بکرێت لە ڕێی ئێستا دەستورەکەی پێداوە مستەفا کازمی شەشی دیاری کردووە چکە ئەندامانی لیژنەی یاسای پەرلەمانی عێراق شخصە کردبوو قسەیان کردبوو کە لە سەڵاتی ئەودانیە کێشەکە ئەوەیە خۆ هەروەکو چۆن ئەو کێشەیان بۆ من دروست کردووە هەروەکو چۆن تا ئێستا یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانیان تێنەپەڕاندووە ئەو گەلە ڕاوژەیە کە لە ناو پەرلەماندا هەیە لە هەموو لیژنەکانیشا هەیە بۆیە ئەوان ناخوێننەوە نە دەستور دەخوێنەوە نە یاساکان دەخوێنەوە ناخوێنەوە کاکە کە بخوێنەوە دەزانن برگەی دووەم مادەی حەوت ئەڵێ چی دەزانن کە سەرۆک وەزیران
ئەنجومەنی وەزیران سەرۆک وەزیران با هەماهەنگی لەگەڵ کۆمسیۆنە بۆی هەیە ڕۆژی هەڵبژاردن تهدید بکات بە مەرجێک 90 ڕۆژ کەمتر باشە بە هەڵبژاردننی پێشوەختە و خۆ دوتت پێویستی باڵۆشانەوەی پەرلەمانە باسی لەوەکە کە پێویستی بە 165 دەنگایە دەتوانێت پەرلەمان پێ دوای هەڵبۆشێتەوە یاخود نا ئێستا بزانە گەمەکە لەکوێیە ئەمە مستەفا کاظمی کە ئەمەی کرد تۆپەکەی خستە گۆڕەپانی پەرلەمانەوە چونکی پەرلەمان استحقاقاتی زۆری لەسەرە یەکەم دەبێت یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بنێرێ بۆ سەرۆکاتی چونکی دەنگی لەسەر درراوە بەڵام پاشکۆکەی ماوە پاشکۆکەشی کێشە نییە دەنگ لەسەر پاشکۆکەشی دراوە بۆ ئاگاداریت دەنگ لەسەر پاشکۆکەشی دراوە بەڵام ئەڵێ ملحقەکەی پاشکۆکەی دەبێ کاری لەسەر بکەین مانایەوەیە ڕەزامەندی وەرگرتووە ئیتر کاری لەسەر دەکەن لیژنە قانونێکە و سەرۆکاتێکەیە چۆن ڕێکی دەخەنەوە پرسی خۆیانە ئەوەی کە هەیە ئەمان نیان نردوو بۆ سەرۆکاتی کۆمار بۆ ئەوی سەرۆکاتی کۆمار مسادقەی بکات و لە موقعی عێراقی بڵاو بێتەوە کە ئەمەیان نەناردووە خۆی یاسایە مادەمێت دەنگن لەسەردا بوو بە یاسا ئێستا کێشەکە چییە؟ ئەو لایەنانەی کە زەرمەندن لەم یاسایە دەیانەوێت دەستکاری یاساکە بکەن یاساکە هەموار بکرێتەوە یاساکە خۆی دەبێت لە ڕێگا قانونیەکەەوە دەبێت هەموار بکرێتەوە بەڵام ناکرێ هەموار بکرێتەوە ئەگەر مسادقەی لەسەر کرابێت نەکرابێت دەبێت یاساکە مسادقەی لەسر بکرێت بڵاوی بکرێتەوە لە ڕۆژنامەی وەقایع بڵاو بکرێتەوە اینجا هەموار کرێت هەموارکردنەکان چییە؟ ئەمان داوای چیەکەن فرە بازنەی ئلغا کرێتەوە ببێتە ئین بازنەی ئاستی پارێزگا بڵین 90 بازنە ئێستا ببێتە 8 بازنە داوای ئەوەکەن داوای هەڵبژاردننی داوای گۆڕینی سیستەمی براوەی یەکەم بە سیستەمی نسبی ڕێژەیی داوای گۆڕینی ئەوەکەن ینی سانتلیگە ناپەسەنەکە داوای ئەوەکەن کە سانتلیگە ناپەسەنەکە جارێکی تر بێتەوە قڕم کرێ بەسەر حزبە بچووکەکان و کاندیدە سربەخۆکان مەبەسیانەوەیە ئەوەی کە لێرەیە پەرلەمان تا ئێستا نەیتوانێت لەم هەشت مانگەی کە یاساکە دەنگی لەسەردا نەیتوانیوە هێزەکان یەک بخاتەوە بۆ ئەوی چۆن بتوانن ئەم میکانیزمە بەکاربێنن ئەوەیان نەکردووە ئەمەی کە بەڕێز مستەفا کاظمی کردی وەکوتم تۆپەکەی خستە گۆڕەپانی پەرلەمانەوە پەرلەمان ئێستا ناچارە یەک ئەم یاسایە کۆتایی بە بڕگەکانی یاساکە بێنێت یاسای هەڵبژاردنەکە دوو یاسای هەمواری یاسای دادگای فدراڵی باڵا بکات چونکی دادگای فدراڵی باڵا بە پێی مادەی 93 بڕگەی حوتەم تەنها لایەنێکە کە ئاکامە کۆتاییەکانی هەڵبژاردن ڕاست دەکاتەوە ساغ دەکاتەوە مسادقەی لەسەر دەکات ئەنجامی کۆتایی پەسەندەکە بەڵێ ئەوەی کە هەیە ئێستا دادگای فدراڵی باڵا نیسابی قانونی تاوە نییە هەش کەسن لە برەوەی کە 9 کەس بن سەرۆکێک خۆی 9 کەسەوەیە خۆی دەبێت 9 کەس سەرۆکێک و 8 ئەندام سەرۆکێک لەگەڵ 8 ئەندام ئێستا ئەوەی کە هەیە 8 ئەندامی کارە ئەوەی کە هەیە تەنها 8 ئەندامن ینی 9 ئەندام نین دەبێت 9 ئەندام بن هەر 9 ئەندامەکەش لە کاتی هەر پرسێکا دەبێت وجودیان نەبێ ئیتر کەوێتە دەنگدان ئەم نیسابە تەواو نییە کە نیسابەکە تەواو نەبوو تۆ هەڵبژاردننیش بکەیت دەبێت چاوەڕێ بکەین نیسابی محکەمەی ئیتیحادی تەواو بێت ئەو کاتە ئاکامەکانی هەڵبژاردن ینی هەردوو وەرکەکە لەسەر پەرلەمان لەسەر پەرلەمانە بڵێ ئەرکی سێەم کە پرسی منە تۆ بە پێی یاسا وەکوتم لە سەرەتاوە بە پێی یاسا کۆمسیۆن دەبێت نۆ کۆمسیاری هەبێت بەڵام بە پێی یاسای سیویەک هەر بە پێی یاسای سیویەک و بە پێی بڕیاری دادوەری دوو بڕیاری دادوەری من بە ئێستاشەوە ئەندامی کۆمسیۆنم واتە ئێمە دەکەسین ئێدە کەس کاکە ئەمە خەلەل و نەنگی و ناڕێکی دروستەکە لە ناو کۆمسیۆنە من وەکو ڕێزێک بۆ خۆم و بۆ دادوەرەکان بۆ نۆ ئەندامەکەی تر دوورە پەرێزیم گرتو و ناچم لە کۆمسیۆنە نەدەوامەکەم نەحزوریش دەتوانین داوام بکەیت بە پێی یاسا ئەتوانم داوام بکەم
بە پێی یاسا بۆم هەیە ئۆفیسم هەیە بۆم هەیە داوامی خۆم بکەم چونکی جارێ لەسەر زیممەی کۆمیسیۆنم نەبەرا ئەزمەم کردووە نەش ئەمری نیابەکەم بۆ دەرچوە کە یاسای کۆمیسیۆن تەنانەوە کۆمیسیارمان هەیە بەڵێ نۆ کۆمیسیارمانێ ئێستا بەڵام بە پێی بڕیاری دادگا بەڵام بڕیارەکەش باتە دادگا دکتۆر دادگا بە کۆمیسیۆنی وتووە و بە هەموو لایەنەکانی وتووە کە ئەمە کۆمیسیاری فعلیە باش ئەی وەکو کۆمیسیۆن وەکو کۆمیسیۆن دەتوانن ئەو کۆمیسیۆنەی کە دوای ئەوەی کە هاوڕەکانی بەڕێزت خانەنشین بوون هەشتیان بەڕێزت خانەنشین نەبووی وەڵام دەتوانێت ئەم کۆمیسیۆنە تازای کە لە دادوەرەکان پێکاتووە کۆمیسیۆنێکی جیاواز دەتوانێت ئامادەکاری کە بۆ هەڵبژاردننی پێش وەختە یاخود چەندی پێویستە بەڵێ دەتوانێت و کردووشیانە ڕاستەکەی من ڕێزم بۆ هەموو کۆمسیارانەیە بۆ هەر نۆیان ڕاستە پسپۆری و ئەزمون و قالبوونیان لە ناو پرۆسی هەڵبژاردندا نییە تازەن چونکی کەرەسەی ئەوان یاسایە یاساکان و بڕیاری قانونیە کەرەسەی ئەوان با بڵێن هوەری نییە ئیداری نییە ئەوان مامەڵە لەگەڵ یاسا دەکەن و کۆمیسیۆنیش نیوەی ئەرکەکانی یاساییە بۆیە نیوەی ئەرکەکانیان تاوا کردو نیوەکەی تری ئەلبەتە ئەکەوێتە سەرستۆی کارمەندەکان کارمەندی هوەریە کارمەندی ئیداریە کارمەندی مالیە کارمەندی لۆجستیە و ئەمانە ئەوەی کە من ڕەخنەم لەم بەڕێزانە هەیە ئەوان بە حکومەوەی کە وەکوتم پسپۆرن لە یاسا ناسیە هاتوون کۆمیسیۆن شکلێک و قاوغێکی دادوەریانەیە پێداوە کە ئەچیتە کۆمیسیۆن وا هەستەکەی کە تۆ لە دامەزراوەیەکی دادایت تەنانەت کاتێکە بەپێی بڕگەی بەپێی مادەی 27 بەڕێوبەرە گشتیەکانی کۆمیسیۆن کۆنەکان لابران یا خانەنشین بکرێن یا بنێرنە نەقلی دەرەوەی کۆمیسیۆن کە بەڕێوبەری نووسینگەی شارەکان بوو بەڕێوبەر گشتیەکان چونکە لە کۆمیسیۆن ئێمە 38 بەڕێوبەرمانە بوو 8 بەڕێوبەرەکان 19 بەڕێوبەرەکان ئیلغا کرانەوە بوون بە بەڕێوبەر ئەوانی تر کە ماوەتەوە 21 دەبێ کەمیان کردنەوە بوون بە وابزانام 6 بەڕێوبەر ئەم 6 بەڕێوبەرە دەبێت لە دەرەوەی کۆمیسیۆن بێن ئین ئەرکەکانی خۆیان ڕاپەڕێنن وەکو بەڕێوبەری گشتی ئەوەی کە کۆمیسیۆن کردوێتی داوای لە ئەنجومەنی دادی باڵا کردووە هی فدرال داوای لە ئەنجومەنی دادی هەرێم کردووە داوای لە دەستەی دەستپاچی کردووە داوای لە بانکی مرکزی کردووە داوای لە ڕقابەی دارایی کردووە ئەنجومەنی شورای دەوڵەتی ئەنجومەنی شورای دەوڵەتی ینی لە 6 لایەن داوای کردووە ئەمە خۆی لە خۆیدا پێشێلکاریە بۆ چونکی یاساکە تهدیدی نەکردووە تۆ لەکوێوە داوا بکەیت ئەم دەستگانەی کە باسم کرد زیاتر مالی زیاتر قانونی و ڕقابین من فەنیم دەوێ باش بەڕێوبەری فەنیم دەوێ بەڕێوبەری ئیداریم دەوێت بەڵێن هیچ بەڕێوبەرێکی ئیداری وە شارەزای هەڵبژارن لە ئەنجومەنی کۆمیسیاران نییە وەکو نەوە کۆمیسیارەکە نییە وەکوتت دادوەرن شارەزان لە یاسا یاخۆ بڵێن ئەنجومەنی شورای دەوڵات یاخۆ لە دیوانی چاودێری دارایی عێراق هاتبن بڵێ بڵێ جا ئەمە کێشەکەیە تۆ ئەگەر کاتێکە بەڕێوبەرێکی گشتی فەنیت نەبێ ناتوانێت پێداویستەکانی هەڵبژاردن بە دیدێکی تەکنیکی بەڕێوەبەرێت ئەمە لەکوێ هەیە مەسەلا وەزارەتی پلاندانان هین ئەحسای هەیە چەندین بڕێوەبەر هەن چەندین توانایە لە وەزارەتی هین پلاندانانە بۆ داوای لە وەزارەتی پلاندانان نەکرد بۆ داوای لە وەزارەتی مالیە نەکردووە بۆ داوای لە وەزارەتی با بڵێن توجارە نەکردووە بەڕێوەبەری ئیداری زۆر باشن لە وەزارەتی توجارە بۆ لەم وەزارەتانە داوای نەکردو بۆ تەنها لەم 6 لایەنە داوای کردو ئەمە پرسەکەیە باشە بۆچی واکراوە بۆچی واکراوە ئەلبەتە وەکوتم لە سەرتاوە من ڕێزم بۆیان هەیە چونکی ئەوان قفڵی دیدێکی قفڵکراوی یاساییان هەیە هەروە لەم دامەژراوە یاساییانە پەرلەمانی عێراق لێ بەرپرسیانە چووکە یاساکە لە پەرلەمان نەخێر لێ بەرپرسیانی چونکی پەرلەمان بەکراوی هێشتێتەوە یاساکە بەکراوی هێشتێتەوە ئەمان هاتوون تهدیدیان کردووە لەم 6 کەسە
کە ئەمەش نەنگیە تۆ دەبێت هەر بەکراوەی ینی هیچ لایەنێک دەستنیشانەکەی هەر بەکراوەی ئەم ئەندامانە لە هەموو وەزارەتەکانی عێراقا هەرە باشەکانیان هەڵبژێری بۆ ئەوەی کاروباری کۆمیسیۆن بەڕێوەبەری باشە فەرموو بە سەبارەت بە مەسلەی پارێزگاکان پارێزگاکان بەڕێوەبەریان ئێستا بۆ دانراوە بەڕێوەبەریان پێشتر بەڕێوەبەر بوون ئێستا بەڕێوەبەری گشتی بوون ئێستا بوون بە بەڕێوەبەر بەڵ ئەی کارمەند و ئەوانە کارمان دامەزرێ یاخود گرێبەستەکان هەن یاخود چیان بەسەر دێت بڵێ ئەوەی کە هەیە من کاتێک کە باسی ئەم مۆزام کرد زۆر جار لیانە پرسییم باشە چی بکەین ئەمت بۆ ئەوەی بتوانێ بە ڕێژەیەکی باش قەڵاچۆی تەزویر و ساختەکاری بکەیت دەبێ بەڕێوەبەرەکان لابێت هەر لە بەرپرسی هۆبەوە بگرە هەتا کۆمسیارەکان دەبێت لایەن بیت بە منیشەوە دەبێت لایەن بیت ئەگەر لایەن نەبیت ئەوە جارێکی تر خۆت دووبارە دەکەیتەوە تەزویر و ساختەکاری جارێکی تر دووبارە دەبێتەوە چونکی ئەگەر بەرپرس داوا لە کارمەندێک نەکا کارمەندێک بە ئیرادەی خۆی بە ئاسانی ناتوانێت تەزویر بکە بەڵێ کارمەند هەیە بە دزە و بە دزە ساختەکاریە کات تەزویرە کات بەبێ ئەوەی بەڕێوەبەرەکەی پێ بزانێ بەڵام کاتێکە لە بەڕێوەبەرەوە بۆی دێت ئەوە دەبێتە ئەمرە و دەبێت داڕێژراو تەنفیزی بکات بۆیە من داوای ئەوم کرد لە پێشنیارەکانی شەمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان داوای ئەوم کرد کە هەموو هەر لە بەرپرسی هۆبەوە بگرە هەتا کۆمسیارەکان ئەمە بگۆڕێن یاساکە بگۆڕێت هەیکەلی مفۆزێ بگۆڕێت داوای ئەوم کرد مەسەلا بەراوەردی یەکم پێیاندا کە کۆمیسیۆنی کەنەدا وەکو نفوس کەنەدا نزیکەی 35 میلیۆن هاوڵاتی هەیە و عێراقیش هەر 35 بۆ 40 میلیۆنێک هاوڵاتی هەیە کۆمیسیۆنی کەنەدا 4 کۆمسیاری هەیە لەگەڵ 500 کارمەندی بەردەوام 4 کۆمسیار لەگەڵ 500 کارمەندی بەردەوام لە عێراقا ئێمە 9 کۆمسیارمان هەیە و پتر لە 6,000 کارمەندی بەردەوامان هەیە پتر لە 6,000 کارمەندی بەردەوامان هەیە ئەم 6,000 لایەنی کەم 2,000یان کارمەندی زۆر چالاک و دەستپاک و خاوێن و دڵسۆز و خەمخۆری ئەم وڵاتن باوەڕت هەبێ بە قەناعەت هەڵێم چونکی بینی و من و پەیوەندیان پێوە کردوم ئەزانم چەند دڵسۆزی وڵاتن خۆیان پێیان وتون کە دەزویرەکە چۆن کراوە چی پێیان کردووە و چۆن یعنی ئەمانە کاکڵی کۆمسیۆنە خەڵکانێکی زۆر باشی تایە بەم 2,000 کەسە دەتوانرێت لە ماوەی 6 ڕۆژە هەڵبژاردن بکرێت ئەگەر نیەتی سیاسی هەبێ ئیرادەی سیاسی هەبێ نیشتمان پەروەری ناخی نیشتمان پەروەری هەبێ دڵسۆزی بۆ هاوڵاتی هەبێ باش بەڵام ئەمانە بوونی نییە لەم عێراقا ئەوەی کە هەیە سیستەمێکی ئۆلیگارکی ئۆتۆکراتیمانەیە بنەماڵێکی پاتریارکیە سیستەمێکی حزبی ئاینی سرفە سیستەمێکە لە دزی و لە گەندەڵی و لە تەزویر و فەساد و مەحسوبیەت و ئەوانە پێکاتوە خەمی هەوڵاتی دواپلەیە دواشتەکە بێتە خەیاڵیانە سپاس ناوبڕێکمانە دوای ناوبڕێک دەگەرم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبەکەیەوە
ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین، زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنە. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسینی نی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و کەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاکتۆر سعید گەرم و لای بڕزت سەبارەت بە کۆمیسیۆن لە ڕووی یاساییە و چەندی پێویستە بۆ ئامادەکاری یاخود دەبێت چی ئامادەکاری بکات کۆمیسیۆن دەتوانێت تا مانگیش ساڵی داهات و ئامادەکاریەکان تاوکات؟ بەڵە قوربان وەکوتم بە پێی یاسا بە پێی دەستور تەنانەت بە پێی مادەی 64 بورگەی یەکەم کاتێکە پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە بە داوای سەرۆک کۆمار کۆمیسیۆن ناچارە لە ماوەی 60 ڕۆژە هەڵبژاردن بکات. واتە کۆمیسیۆن لە هەموو ئەگەرەکانە دەبێت خۆی حازرکە لە ماوەی 60 ڕۆژە هەڵبژاردن بکات. باش ئەگە پەرلەمان خۆیان نەوەشاندەوە هەڵبژاردن ناکرێ؟ جا ئەگەر خۆی هەڵ نەبژارد هین نەکردەوە هەڵ نەوەشاندەوە ئەو کاتە ئەم پەرلەمانە تاکە ئەندام پەرلەمانێکی ناتوانێت جارێکی تر خۆی کاندید کاتەوە چونکی شەقام دەنگی پێنادا. بۆچی چونکی حکوومەتەکە داوای لێ کردووە ڕۆژی هەڵبژاردننی پێشوەختەی دیاری کردووە خەڵکەکە داوای خزمەت گوزاریەکە 561 کەس شەهید بوون
پتر لە 25,000 هاوڵاتی بریندار بوونە داواکاری خۆپیشاندەرانیش بۆ بەڵێ داواکاری خۆپیشاندەران بووە ئەمە لە ناوەند و باشووری عێراق ئەی خۆ لە باکووری شەکاکە لە 6 مانگا تۆ موچە و دوو موچە بی بە هاوڵاتی ڕاستە لێرە وەکو ناوەندی عێراق و باشووری عێراق خۆپیشاندانی سەختی نەکردووە بەڵام هاوڵاتی تا بڵێ بێزارە تا بڵێ بەڕق و بەچینە لەم دەسەڵاتە بۆ گەنە گەندەڵی دەسەڵات بۆ گەن بوو ئەم دەسەڵات هەر زۆر ئەوەشی کە لە ناو دەسەڵاتەکەیە بۆ گەم بووە چونکی تۆ باسی چاکسازیەکە کاکە چاکسازی واتە پینە و پەڕۆ ئەمڕۆ کەی باوی پینە و پەڕۆ ماوە ئەگەر تۆ ڕاست دەکەیت دەبێ گۆڕانکاری بکەیت دەبێت گۆڕانکاریەکە ڕیشەیی بێت ئەم سیستەمە 29 ساڵە ئەو بۆ 30 ساڵە ڕوا باشە هەمان سیستەمە کە بە ناوی کوردایەتیەوە ئەوەی خێر و بێری ئەم وڵاتە هەیە دزرا نەک تەنها خێر و بێری وڵاتەکە بەڵکو هاوڵاتیانیشی ڕوود دەکرێنەوە ئەوەشی کە قسە دەکا یا دەکوژرێ یا تانەی شخصی بۆ دروست دەکرێت یا لۆمە و هین لە کارکتەری دەدرێ یا تووشی ئیرهابی فکری دەکەن یا نانبڕاوی دەکەن یا تەریشی دەکەنەوە تووشی نەخۆشی دەرونی دەکەن خەڵکەکە ئێستا وای لێ هاتووە یعنی تۆ چ معقولە ملیۆنێک و 200 کارمەندت 250,000 کارمەندت هەبێ ئەم ملیۆن و 250 بزانە سەیری یارێکەکە ئەم ملیۆن و 250 لە 6 مانگان دوو موچەی پێدەی بەڵام بەو لاشەوە نزیکەی 2 ملیۆن و نیو کارمەندی حزبیت هەیە مانگانە موچەکەیان پێدەیت ئەمانەی ئەم کارمەندانەی کە تۆ لە ڕۆژی هەڵبژاردنە دێن دەنگت بۆ ئەدەن ئەمانە من ڕێزیان لێ دەگرم کارمەند بەڵام لە واقع وەکو چۆن لە دەوی خۆیانەوە کە کاک ئاری هەرسین دەیگو ئێمە کۆی لەما گرتووە مانگانە موچەکەی دەدەینێ ئەگەر موچەکەی پێ نەدەین لێمان هەڵدەگەڕێتەوە ئەی کاکەوە تا 2 ملیۆن و نیو بەو شێوەیە یەکێتی و پارتی و 2 ملیۆن و نیو خەڵک بەو شێوە بەخێوەکان لەو بەغایە موچەی 280,000 کەس دەدەن کە نەیەتوانی یەک کورسیش بێنە لە بەغا بەڵێ موچەی 280,000 پارتی و یەکێتی موچەی 280,000 کەس دەدەن بە ناوی چیەوە وەکو بزانی بە ناوی ئەوەی کە ئەمانە ئەندامی پارتین یا ئەندامی یەکێتی کورسیشیان نێنە کورسیەکیشیان نێنە بەڵکو ڕۆشتن دەنگەکانیان نابە بە شیعەکان باش بەڵێ ڕاستی پێڵم باش بەس ینی دقیق نیم بەڵام دڵنیا بە لە 200,000 سەروترە چونکی خۆیان بۆیان باس کردوون باش وەکو بوجە کۆمیسیۆن بودجەیەکی زۆری دەوێت کۆمیسیۆن هەڵبژاردنەکان مەرجی نییە بۆ بەڕێوە چوونی هەڵبژاردنەکان مەرجی نییە چونکی کۆمیسیۆن ئەوەی کە هەیەی زۆربەی هەر زۆری بودجەکەی بۆ پێداویستی ئامێرە ئەلکترۆنیکانە کۆمیسیۆن ئامێرە ئەلکترۆنەکانی تەواو کردو ئەوانەی کە نقصانی هەبوو چ لە کۆگاکانی بەغا سووتان یا ئەوانەی کە لە هەولێرە سووتێنران ئەمانەی قەرەبوو کردوەوە ینی ئامێری تری بوو بۆ هێناون و ئامێری هین پەنجەمۆر ئەلکترۆن ئەوەی کۆن سپانێکە لابرە ئێستا لەگەل کۆرێکە لەگەل شەریکەی مێرۆ ئامێرێکی هەمان شەریکەیان هێناوە جا کۆمیسیۆن ئەم پێداویستیانەی پڕ کردوتەوە باش بەس دکتۆر زەمانەت چێک کە هاگ نەکرێتەوە تەزویر نەکرێ هیچ زەمانەتێکەیە هیچ زەمانەتێک نییە بۆ لە یاسا کۆنەکە باش ئەوەی کە لە 2010 بەکارهێنرا 3 زەمانەتی تیا بوو یەکەم دەبێت بەراوردی پەنجەمۆر بکرێت باشە پێش ڕاگەیاندنی ئەنجامە بەرایەکان نەک کۆتاییەکان ئەنجامی سەرەتایی ئەوە نەکرا من یەکێ لە ڕەخنەکانمەوە بوو بۆ نەتان کرد چونکی دەڵێ دەبێت لە ماوەی 72 ساعتەوە بکرێت نەیان کرد باشە ئەوە هینێکە ئەوە دانەیە دووەم لە یاسا کۆنەکە دەڵێ چی دەڵێ وەرەقەی اختراع کارتی دەنگدانەکە کاتێکە دەکرێتە ناو ئامێرەکەەوە ئامێرەکە کالکولیتی دەکات و داتەکانی لێ دەردەکات
ئەو کارتە دەچێتە ناو سنوقی دەنگدانەوە وێنەی ئەو کارتە ئامێرەکە وێنەی ئەو کارتەش دەگرێت دەبێ وێنەی ئەو کارتە بدرێ بەکێ بە کاندیدەکان خۆ پاڵێوراوەکان و لایەنە سیاسیەکان تا بتوانن ئەو داتایی کە لە ئامێرەکانەوە کۆکراوەتەوە بەراورد کرێ لەگەڵ ئەو وێنانە مەسەلەی دڵنیاییە کە تەزویری لێ نەکراوە باش ئێ باشە من چۆن تەزویرەکەم کەشف کرد بۆ بەراوردکرد نەبوو بەراوردی وێنەی کارتی دەنگدانەکان وەکوتمی 18,000 کەس زیاتر لە 18,000 کەس لەگەل ئەوانەی کە لە هینەکانە بوون لە داتاکانە بوو لە هەر درایڤەکە کە ئەو بەراوردەم کرد ئاکامەکانم بۆ دەرچوو تەزویرەکەم بۆ دەرچوو باشە بەس ئەم جارە زەمانەتی تێدێت ئەمە لە یاساکە نییە ئەم جارە ئەم مەرجانە لە یاسا تازەکە نییە باش کۆمیسیۆنیش تا ئێستا ئالێتێکی دانەناوە بۆ ئەم مەرجانە ئەمە ئەوانەی خەمخۆری هاوڵاتین بە تایبەت ئەندام پەرلەمانەکان چونکی ئیشی ئەوانە دەبێت پێداگری بکەن لەسەر کاتێکە یاساکە هەموار دەکرێتەوە دەبێت پێداگری بکەن لەسەر ئەم دوو بڕگە سەرەکیە یەکەم مەسەلەی هین بەراوردکردنی پەنجەمۆر دووەم بەراوردکردنی کارتی دەنگدان لەگەڵ ئەلکترۆنیەکە باش خاڵی سێم کە لە هەمووی گرنگترە دەبێت پێداگریکەن لە بری کارتی ئەلکترۆنی داوای کارتی بایۆمەتری بکەن بەبێ کارتی بایۆمەتری نابێت کەس دەنگ بدات لە یاساکە دەڵێ کارتی ئەلکترۆنی واتە کارتە کۆنەکە و کارتە بایۆمەترێکە بەڵام ئەگەر بە بایۆمەترێکە بێ ڕێژەی تەزویر لە 99 کەم دەبێتەوە بە بایۆمەترێکە بێت جیاوازەکان چی کارتی ئەلکترۆنی بایۆمەتری کارتە ئەلکترۆنیەکە قوربان تۆ پارەت هەیە یا من پارەم تۆ پارەت هەیە و ملیۆنی دۆلارم پێدەی ئەڕۆم ئەلم تورکایە بۆتی چاپەکەم ئەلم ئێرانە بۆتی چاپەکەم هەرواش کرا ئەرشەد ساڵحی پار بە کارتۆن هێنای وتی فەرمونون ئەم کارتانە لە یەکێ لەم وڵاتە دراوسیانە چاپ کراوە بە ناوی دەنگدەرانەوە ئەمە کارتی ئەلکترۆنیە بە کارتۆن هێنای باشە پیشاوی لە پەرلەمانە ئینی کرد وتی ئەوە بەڵگەی تەزویر ئەی بایۆمەترێکە بایۆمەترێکە ئەوە ناکرێت بۆ چونکی هەردە پەنجەمۆری تایە مردوو ناتوانانی کارتی ئەلکترۆنی بۆ دروستکەی چونکی ئەو کەسەی کە دێت دەنگەکەی بایۆمەتری کارتی بایۆمەتری بڵێ چونکی دەبێت پەنجەمۆرەکەی مطابق بێ لەگەل هینە پەنجەمۆری فعلەکەی کە ئامێرەکەی خوێنێت بەس ئەلکترۆنیکە توانانی بۆ مردوژ ئەلکترۆنیەکە پەنجەمۆری تیان نییە پەنجەمۆری تیان نیە هەر کۆدە و باش کۆدێکی هاکەزایە بڵێ باشە بەزوەکو مستەفا کازمی ئێستا کە شەشی مانگڵین شەشی دیاری کردووە دەگونجێ بۆ دۆخی عێراق دەڵن گەرمایە و نازانم لە ڕووی کەشوهەوا و ئەوانەوە کونجاوە یاخۆ دەڵێن وەرزی پاییز باشترە هیچ دیراسێک لەو بارەوە هەیە ئێمە مەسەلێکی کوردی زۆر خۆشمانەیەڵێ تەشی ڕێز بێ بەهینی هینیش تەشی خۆی ڕێسێ خەڵکە گەربیەوێ ئەم سیستەمە بگۆڕێ دەبێ بە لێشاو دەنگدەر بە تایبەت دەبێ بە لێشاو ئەم جارە هەموو بنکەکانی دەنگدان پڕکەن ئەوەی بوو ڕێژەکە تەمان لە 1970 بوو لە هەڵبژاردننی پێشوو هەڵبژاردننی 2010 لە 1970 بوو بەشداری کرد کۆمیسیۆنی ئەلانی کردوتی لە 1940 و نیوە باشە ئەم لە 1970 لە 1982 بەشداری نەکرد لایەن وا بوو بەم بەشداریە سزای حزبەکانە دەن بە پێچەوانەوە حزبەکانیان زمینەیان خۆش کرد بۆ ئەم حزبانە بۆ ئەوەی گەندەڵیەکانیان بەربڵاوتر بێتەوە بۆی دزیەکانیان زۆرتر بێتەوە زمینە خۆشکەر بوون تۆ ئەگەر ڕاستەکەیت ڕەخنت هەیە دەنگدەریت ڕۆژی دەنگدان بڕۆ دەنگ بدە لە ماڵەوە دامەنیشە خۆت خێزانت برات خوشکت دەستیان بگرە و بڕۆ دەنگ بدە تەزویرەکرێت قەینابا تەزویر کرێت بەڵام زۆری ڕێژەکە چەند زۆر بێ ڕادەی تەزویرەکە ئەوەن دەکەم دەبێتەوە چەند ڕێژەی بەشدارەکە کەم بێت ڕێژەی تەزویرەکە زۆر دەبێتەوە باشە یعنی معادلەیەکە ئەمە لە هەموو جیهانە وایە دێمەوە پرسێکی ترە کاتێککە خەڵکەکە دەڵێ مەسەلا ئەم پەرلەمانە چۆن هیچی نەکردووە هەر
وەکو چۆن بۆ خۆیان کار دەکەن و بۆ بەرژەوەندی حزبەکانی خۆیان کار دەکەن کاری تۆیە وەکو دەنگدەر بڕۆی ئەمانە بگۆڕیت کاری تۆیە وەکو دەنگدەر بەشداری لە خۆپیشاندانە بکەیت بۆچی بۆ ئەوەی ئەم پەرلەمانە ناچارکەیت بەوەی کە خۆی هەڵوەشێنێتەوە ئەگەر خۆی هەڵنەوەشێنێتەوە بۆ هەڵبژاردننی داهاتوو دەنگی پێنەدەیت باشە کاتمە زۆر کەم بەوەست کازمی کێستا دەڵێن لیست دروست دەکە کازمی دەتوانێت خۆی کاندیدی پێ لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بە پێی یاسای هەڵبژاردن بە پێ ئەم یاسایە کە دەنگی لەسەر درراوە لە بەڕێوبەری گشتیەوە تا سەر و کۆمار کەس بووی نییە ئیم بکات کازمی ئێستا ناتوانێت هەڵبژاردننی بێ بەندامی پەرلەمان نە پلە باڵاکان نەوەکیل وەزیر نەوەزیر نە دادوەرەکان نە کازمی نەسەر و کۆمار ئەمانە کەسیان ناتوانن نە کۆمسیارەکان چ کۆن و چ تازەش بەس دەتوانێت لیست دروستکە کازمی بەناوی خۆیەوە نەخێر بەناوی خۆش و ناتوانێت نە لیست دروستکە نە سەرۆکایەتی حزب بکات نەهین بکە بۆی نییە چونکی سەرۆکایەتی حزبی کرد حزبەکەی ڕوا بەشداری پرۆسی دەنگدانەکەدا خۆی ئەڵێ نابێت لە پرۆسەکە بەشداری بکە وەکو کاندید و لە پرۆسە بەشداری کردنەکەشە بەڵام دەکرێت دەستی هەبێ لە پشتی دروستکردنی لیستێکە خۆی نابێت خۆی کاندید کات و نابێ پۆستی لە حکوومەتی داهاتوو پۆستی باڵ وەکو دوا پرسیارم چەندە گرنگە هەرچەندە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پێشنیازی کردبوو کە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی لە کوردستانیش بەڕێوە بچێت پەرلەمانی کوردستانی هەڵبۆشێتەوە پێ دوای ئەمە لە کوردستانی پێویستمان بۆی پەرلەمان هەڵبۆشێتەوە هەڵبژاردننی پێشوەختە بۆ پەرلەمانی کوردستانیش کاک حەکیمگیان هەر ئەسڵەن ئێمە پێویستمان بەم حکوومەتە نەبوو پێویستمان پێ نەبوو كل باطل مبني على باطل فهو باطل ئەم حکوومەتەی هەرێم بە تەزویر تشکیل کرا ئەوانەی کە دەیانگوت تەزویرمان لێکراوە یەکێتی دەیگوت تەزویرم لێکراوە گۆڕانەی کۆمەڵە یەکگرتووە نینەوەی نوێ لایەنەکانی تر هەر هەموو دەیانوت تەزویرمان لێکراوە ێ باشە کاکە کە تەزویرت لێکراوە خێرە چیتە ناوەم حکوومەتەوە خێرە چیت پەرلەمانەکەی بۆ کارە ئاکەیتەوە سوڕ ئەزانی تەزویری لێکراوە بۆچی بەجاری پەرلەمانەکە یەکەیت بۆ حکوومەتەکە دروستەکەیت دەبێ ئەم حکوومەتەش لەگەل ئەمە ڕێی شخصی خۆمە ئەم حکوومەتێک کە هەیە و ئەم پەرلەمانەی کە هەیە دەبێت لەگەل هەڵبژاردنەکانی بەغا هاوتەری بێت و هەڵۆشێتەوە و هەڵبژاردنەکانیش هەڵبژاردننی پێشوەختە بکرێ بۆ هەرێم سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سعید کاکەی کە لەم بەرنامەی لەگەڵ ماوەی سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارم تا بەرنامەی دیکە خواتانەوە دەستان خۆی سپاس دەکەم